من دکتۆر هۆشمەند ڕەحمان ئەسعەد پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی لە مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان وەستافی نەخۆشخانەی سمار دەکەم. هیوادارم ئەم جەژنە ببێتە مایەی خێر و خۆشی وە سەرجە مسلمانان و دووربن لە هەموو بەڵایەک. من دکتۆر بنار سەردار پزیشکی پسپۆری هەناوی و گورچیلە لە تاوەری تەندروستی سمارت پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان بە گشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی یەکەم بە هیوای تەندروستیەکی باش لە ڕۆژانی جەژندا بۆ هەموو لایەک. من دکتۆر بیلال عەبدوڵڵا محەممەد پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایکبووان بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایەکی گەرم لە مسلمانانی هەموو جیهان و کوردستان بە تایبەتی یەکەم. هیوادارین جەژن بێتە ماوەی خۆشی و شادی بۆ هەموو مسلمانان و بە تایبەتی بۆ مناڵە چاوگەشەکان ئینشاءڵڵا. سڵاوتان لێبێ، من دکتۆرە لایەن جەمال پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی جنگە و ڕۆماتیزم بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزبایی لە سەرجەم مسلمانانی جیهان دەکەم و هیوادارم جەژنێکی خۆش بەڕێ بکەم.